بڕینی گەدا لە هەرێمی کوردستان نەخۆشان چۆن ئەم نەشتەرگەریان بۆ کرێ بە شێوازێکی باش ئەکرێ لە هەرێمی کوردستان؟ بسم الله الرحمن الرحیم. ئەمە باسی مهرەبانی لێ دەکەم، باسی هەرێمی کوردستان ناکەم. لە مهرەبانی سێ خەتی سۆرمان هەیە، لێیان ئادەین. یەکەمینیان زانستیە، دووەمینیان قانونیە، سێمینیان شەرعیە. ئەمە لەسەر سێ ئەساس شخصەکان هەڵدەبژێردرێتن. ئەو شخصەیە دەبی تەمەن یەکەم جار لە 18 ساڵ لە بۆ 70 ساڵی بیتن، لە خوار 18 ساڵ نایکەن. ئەمە نایکەین ئللا لە یەک حالەتی ئیستیسنا ئەگەر دکتۆری هۆرمۆنی بۆ دیماز ئیندێکسەکەی چل زیاتر بیتن وەکو شتێکی علمیە. دووەمینیان اعتیماد دەکەینە سەر وەزنی، لەسەر باڵای بە مەتر دووجا دەبی چل زیاتر بیتن. ئەگەر واتە یعنی با ڕوونتریکەن وەزنی چەندێک بێ ئێوە نەشتەرگەری بۆکەن؟ علاقەی بەس بە وەزنی نییە، بە باڵا و لەگەر وەزنی وەزن دابش بۆ نمونە ئەگەر 160 بوو باڵای وەزنی چەندێک بێت ئێوە نەشتەرگەرێکی بۆکەن؟ نەک ئەو هەلا کەنجینێ دەیکەین بۆ دیماز ئیندێکس پێدرێن BMI. BMI ئینسانی اعتیادی 18 لۆ 25 ئینسان لە 18 کەمتر ئەو پێدرێن نەخۆشە ضعیفە، ئەوە دەبێ عیلاج بکرێت. لە 18 لۆ 25 ئینسانی اعتیادیە. لە 25 لە بۆ سی ئەوە پێدرێن خرپن نەخۆش نییە. لە سیەوە دەبیتە نەخۆش. 30 تا 35 نەخۆش قەڵەو دەرەجە یەکە، ئەوە مەمنوع عملیات بکرێ. 30 لە بۆ 35 ئەو قەڵەوەیە دەبی بچی ریاضەی بکە، دەبی بچی ڕێجیمی بکە، دەبی ئەو شێوازانە بەکاربینێتن. نابی مەمنوعە، نابی عملیات بکە لە 30 لە بۆ 35. لە 35 لە بۆ چلی پێدرێن قەڵەو دەرەجە 2. قەڵەو دەرەجە 2 دەبی ئەو شتانەی لەگەر بێتە عملیات بکرێت. دەبی زەختی هەبی، یان سوکەری هەبی، یان نەخۆشی نەزۆکی هەبی، یان سەرەتانی هەبی، یان ئینزیلاقە واضحی هەبیتن. قەڵەوەیەکە کاریگەری هەبوو بێ لەسەر تەندروستی ئێوە ئەو نەشتەرگەری بۆکەن. لە چلی بەسەرەوە ئەوە پێدرێن قەڵەو دەرەجە 3. قەڵەو دەرەجە 3 یعنی واتە ناتوانیتن کۆنتترۆلی خۆی بکات، ژیانی بەرەو خۆتۆڕەت دەڕوا، یعنی پشت ئێشەی هەیە، لاق ئێشەی هەیە، چۆک ئێشەی هەیە، پرخەی خەوی زۆرە، دڵی توندە، شمەک لە بۆی نابی کە ئابەی هەیە، تووشی ئینعیزالی کردیە. لەو حالەتانە لە سەر و چلیوانی نەخۆشی قەڵەو دەرەجە 3 عملیاتی بڕینی گەدەی لۆ دەکرێت. ئەویش پاش محاولەکردنی ریاضە ڕێجیم، ئەمە پێی دەرێن گەنم شەکر بنج میوەی مەخۆ نەسائحی دەکەین و پاش ئەوەش لە مهرەبانی چۆن عملیات دەکەین. هەر نەخۆشەکە دێ ئەمە سێشەمان سەعادیەک لیژنەکی ڕاوێژکاریمان هەیە کە 4 دکتۆری پسپۆر دادەنیشیتن. فۆرمەکە کە لە وەزارەتی سەحەیەوە دەرچوە لە دائیرەی سەحەیەوە، ئەو فۆرمەیە دێن وەزنی دەکەین، باڵایەکەی دەنووسین، قیاسات دەکرێتن. دکتۆری کە ئەم دەبینم وەکو جەڕاح، دوای دکتۆری خۆراکمان هەیە دکتۆر ئیبراهیم تاهیر معروف، دوای دکتۆری هۆرمۆنیمان هەیە دکتۆر محەممەد سەدرەدین کە تەخەسوسی هۆرمۆنیە، لەگەر دکتۆری نەفسی. ئەوانش دەیبینن. لیژنێکی تایبەتیمان هەیە. پاش ئەوەی کاندیدەی دەکرێت هەڵدەبژێردرێ ڕەوانە دەکرێت. زۆر کەس دەکنەما ڕەفز دەکرێت، هەرکە دێتەکنەمە لەبەر ئەو مەرجانیتیان یەکە نەشتەرگەریەکە بکات. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.